کە برسیم بیتن ئەو دەمی برسیم بیت زۆر پێ ناخورێ بەس نانی بخۆم یەک لە دوێچێ دەیخۆم یەک لە دوێچێ دەیخۆم ئابد مەجای نادەمێ تقریبا ئەوڕۆ نمونە 100 ئەو هاانێم خواردیە ینی هەتا ئەو کاتەی دەنووی دەگەشتە چەند سای بەخوای هەتا کاتێ بنوم دەگەین مە 120 115 ئەو حالە ڕۆژانە ئاوایە ڕۆژانە لە 50 کەمترم نەخواردیە ئللا ئەگەر ڕێکی تەواو لە سارێکە دوور بتن وڵای بلێم سیبی چلبیت ناکو لە 50 کەمترم نەخواردی بەس زیاتری شەکەم وایە کە سبینی لە مەدعەمێمە هەتا 12 و دەی شەوێ 11 شەوێ حالا بەسە لە چاچیەکان پرسیارکە هەر یەکسەر بەس ئەو هاانێ دەکەم تەواو تێدەگاتن یان لە پێشم نەبی یەکسەر دەینیتە چاچیەکان لێت بێزارن بە قورآن ڕۆژێ نایم دەرێ وڵی ئەو دونی لێر نەبی استراحەتمان کردبوو هەم چاچی هەم لە ماڵەوەش کێشت لە مالەگەی زانی هەرمادە لە سا ئاگری وا بڵێم هێواران کار لە دەڕۆمەوە سعات 11 دوو یەک بە خەبەر بێم تەمەشا دەکەم چاپەزە سەر ئاگریا یەکسەر گەرمی دەکەمەوە لە سەدەکەم دەیخۆم شەوان زۆری دەخۆم شەوان کە لە پاش نانی مەغریبیەوە تەواو و کاتی کەمم نێڕوانانە دنیا گەرم بیتەن بەس هەدەی خۆم یعنی تەسینە و دووەمیش کاتێکی کە برسیم بیتن ئەو دەمی برسیم بیت زۆر پێ ناخورێ بەس نانی بخۆم یەک لە دوێچێ دەیخۆم یەک لە دوێچێ دەیخۆم ئابد مەجای نادەمێ